کوردەکانی عێراق لە ڕێفراندوم بۆ سەربەخۆیدا دەنجیاندا کە چاوەڕوانی دەکرێت بە شێوەیەکی بەرفراوان پشتیوانی لێکرابێت لە دەمێکدا ڕوبەڕووی بەرهەڵستی لەلایەن حکوومەتی عێراق لە بەغدا و دراوسەکانی تریش بۆتەوە. سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی بە جددی داوای لە 5 میلیۆن کەس شیاوی دەنگدان کرد کە بە شێوەیەکی ئاشتی لە ڕۆژی دووشەمەدا دەنجی خۆیان بدەن. شعب کوردستان اتخذ قراره. خەڵکی کوردستان بڕیاری خۆی داوە کە ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی ئەنجام بدات و چاوەڕێ دەکەین کە وڵاتانی ئەم لەولا کاردانەوەیان هەبێت. چاوەڕوانی دەکرێت ئاکامی دەنگدانەکان ڕۆژی سێشەممە ڕوون بێتەوە. دەنجێکی نان نابێتە هۆی سەربەخۆیەکی دەستبەجێ، بەڵام وەک هەنگاوێک بۆ توێژەکانی سەبارەت بە جیابوونەوە دەخرێتە کایەوە. بارزانی حوتوی ڕابردوو بە بەشی فارسی دەنجی ئەمریکای گوت و توێژەکان لەگەڵ کاربەدەستانی عێراق سەبارەت بە دیاریکردن و جیاکردنەوەی سنوورەکان ناکۆچی لەسەر سەرچاوەکانی سروشتی و کات بۆ ڕاگەاندنی سەربەخۆی دەبن. کوردەکان و حکوومەتی عێراق دەمێکە دەمەتەقیان لەسەر داهاتینەوەتەیە، هەروەها ئەوەش کە چێ کۆنتترۆلی چەند شار لە هەریمەکەدا دەکات. حکوومەتی ئێران و دراوسەکانی تر لە دژی ڕێفراندومن بە تایبەتی حکوومەتی ئێران هەڵوێستێکی زۆر توندی هەیە. باید صبر کرد تا ئێمە دەبێ هەتا کۆتایی ئەو ڕێفراندۆمە ناڕەوا و نایاساییە چاوەڕێی بین و پاشان بەوردی هەڵوێستی تر ڕاگەێنین. ئەو کاربەدەستەی سووریا لە چوارچێوەیەکی تەسکدا دەڕوانێتە مەسەلەکە. العێراق كان موحدا. یەکێک لە بڕیارە سەرەکیەکانی یاسای نێونەتەوەی پارێزگاری لە سەوری وڵاتان خاک و یەکگردووی و ئاشتیە. بۆیە ئەو ڕێفراندۆمە کە لەلایەن هەندێک تونندڕە و بەرەوە دەچێت کاردانەوەی خراپی لەسەر عێراقەیە. ئەگەرچی کوردەکان ڕەنگە پێیان باش بێت، بەڵام ئەوان هێشتاش عێراقین. کەسانی واش هەر لە واشنگتن هەن کە بە کوردستانێکی سەربەخۆ خۆشببین نین. کوردستانێکی سەربەخۆ بەکردەوە هەڕەشەیەک بۆ هاوپەیمانەکان کە داعش شکست بدەن. بێگومان دەبێتە هۆی ناسەقامگیری دراوسەکانی کە کەمینەکانی کوردی تێدا دەژین. هەروەها خەڵکی بەغداش دوای بەرەوچوونی ڕێفراندۆم داهاتوویەکی گەشت بۆ کوردستان و بەگشتی بۆ عێراق بەدی ناکەن. ئەو ڕێفراندۆمە دەبێتە هۆی دروستبوونی تایەفەگەری و ئاینگەرایی، ئەوە دابەشکردنی عێراقە. بۆ خەڵکی عێراق و بۆ وڵاتانی تریش ئەوە پەسەند ناکرێت کە لە دژی ڕێفراندۆمن. ئەوە تەنانەت لە بەرژەوەندی هەولێرشدا نییە. هیواداری مەسعود بەرزانی بۆ بەرژەوەندی وڵات تێبکۆشێت. ڕۆژی 25 سپتامبەر ڕۆژی ڕێفراندۆمی کوردستان ڕۆژێکی ڕەش لە مێژووی کوردەکان دەست پێ دەکات. ئەمڕۆ خەڵکی عێراق ڕێفراندۆمی پەسەند ناکەن چونکە نایاسایی و نادەستوریە. ئەمڕۆ کوردەکان لە هەوڵدان وڵاتی دیکەی ئیسرائیل لە باکووری عێراق پێک دێنن. ئەو ڕێفراندۆمە گونجاو نییە. یەکەم لەبەر دۆخی ئاسایش لە عێراق و هەڕەشەی توریزم و داعش وڵاتەکە بە دۆخێکی سەختدا تێدەپەڕێ. دووەم وڵاتێکی یەکگرتوو بوو هەمووان باشترە. خەڵکی کەرکووک بە تاسەوە لە دەگداندا بەشداریان کرد بۆ ئەم گەنجە ڕۆژێکی تایبەتیە. ئەمڕۆ بۆ من ڕۆژی دووبارە لە دایک بوونەوەیە. بۆ من ڕۆژێکی نوێ. باوەڕم پێ بکەن نەمدەتوانێت بخەوم هەتا ئەو کاتی باوکم پێی گوتم بخەوە و بەیانی جەژن دەگێڕین و جەژنێکی گەورەشمان دەبێت. ئێستا هەز دەکەم کەسێکی ترم چونکە وڵاتی خۆم هەیە. هەروەها ئەو ڕێفراندۆمە واش پێشبینی دەکرێت کە بۆ وەچەکانی داهاتوو بێت. ئەمە بۆ دوا ڕۆژی خۆی کە ئەبینە کە لەگەڵما بەشداری کردو لەم پرۆسی دەنگدانە بەدڵنیایەوە دڵخۆشە بۆ نەوەکانی دوای خۆشەوە ڕوونەکاتەوە کە ئەم دەنگدانە ئەمش بەشداری کردوتای و وەکو مناڵێکی بچووک لەوەیە بچووکترین تەمەن بێ لەم پرۆسەیە بەشداری کرد بێت دوو ڕۆژتر بە شانازی و باسی ئەم پرۆسەیە دەکات بۆ نەوەکانی داهاتوو.